يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، جوزئی عەممە لە قورئانی پیرۆزدا کە لە کوردەواریدا مامۆستاکانی پێشینمان ڕەحمەتی خۆیان لێبێ کە مناڵ دەستی بە قورئان خوێندن دەکرد، ئێستاش هەر ئەو سیستم و بەرنامەیە لە جوزئی عەممەوە دەستی پێ دەکرد. لەبەرەوەی جوزئی عەممە هەم سوورەتەکانی کورتن، هەم وشەکان بۆ سەر زمان کە تازە ئینسان فێری قورئان خوێندن دەبێ و مناڵە ئاسانن، دواتر لە سوورەتەکانی تردا بەرەو پێشەوە دەچێ و زمانی لەسەر وشە قورئانیەکان زیاتر ڕادێ. ئەمە لە ڕوویەکیەوە. لە ڕووەکەی تریەوە کە کەمتر خەڵک ئەوە دەزانێ، ئەوەیە بۆچی زاناکانی ئێمە، بۆچی مەلا کوردەکانی ئێمە دەیانوت یەکەم جا سوورەت جوزئی عەممە بخوێنە، ئەمجا جوزئەکانی تر. واتە لە سوورەتی بەقەرەوە دەست بە قورئان خوێندن مەکە، لە کۆتاییەکەیەوە دەست پێ بکە. لەبەرەوەی جوزئی عەممە کە بە سوورەتی ئەننەبەء دەست پێ دەکا و بە سوورەتی ئەنناس کۆتایی پێدێ، تەواوی سەرفرازی دنیا و قیامەتی تێدایە. واتە ئەگە تۆ لە قورئاندا ئەمە بنچینەی سەرفرازبوونی ئینسانە، بەس جوزئی عەممە بزانی. ئەویش لەبەر ئەوەیە جوزئی عەممە هەمووی لە مەککەدا هاتۆتە خوارەوە. لە سوورەتی ئەننەبەء هەتا سوورەتی ئەنناس هەمووی لە شاری مەککە هاتۆتە خوارەوە، لە قۆناغی مەککیدا. هەمووی باسی بوونی خوای پەروەردگار و باسی قیامەتە، باسی ئەو جەدەلەیە کە لە نێوان مرۆڤایەتیدا بەردەوامە تا قیامەت. بەوە دەست پێ دەکا عەممە یەتەساءەلوونە عەنی النەبەئی العەظیم. هەموو مرۆڤایەتی لەسەر ئەوەیە، ئایا قیامەت هەیە و زیندووبوونەوەی دوای ئەم مردنە هەیە، یان ژیان بەمە کۆتایی پێدێ و دەفتەری ئینسان دەپێچرێتەوە. هەموو قورئان لە جوزئی عەممەدا جەنابتان بە وردی بیخوێننەوە باسی ئەوەیە، باسی ئەوە دەکا ڕۆژێک ئیذا الشەمس کوویڕەت و ئیذا النجوم انکەدەڕەت واللەیلی ئیذا یەغشا، تا دەگاتە سوورەتی ناس. هەمووی لە مەککە هاتۆتە خوارەوە. تەقریبەن لە ناوەڕاستیە یەک سوورەت هەیە لە مەدینە هاتۆتە خوارەوە، ئەویش سوورەتی ئەلموطەففیفینە. سوورەتێک باسی بێویژدانەکان دەکا. دوو جومعە ڕابردوو لەگەڵ جەنابتاندا لەسەر ئەلموطەففیفین قسەمان کرد کە بابەتێکی زیندوی ئەمڕۆی ناو کۆمەڵگای موسڵمان و سەرجەمی مرۆڤایەتیە. زۆر زەرورە بە وردی لە خزمەتیا بین. بۆچی ئەو سوورەتە لە ناوەڕاستی جوزئی عەممەیە لە مەدینە هاتۆتە خوارەوە؟ ئەم قورئانە گەلێک وردە. بەڕاستی ئینسان بەس قورئانی هەبێ، بەس دیراسی جوزئی عەممە بکە، سەرفرازی دنیا و قیامەت دەبێ. لە سێ خاڵدا سێ دەرسی گەورە لەوە وەردەگرین. بۆچی جوزئی عەممە هەمووی لە مەککە هاتە خوارەوە، لە ناوەڕاستیە سوورەتی ئەلموطەففیفین لە مەدینە هاتە خوارەوە کە باسی حوکمە، باسی مامەڵەی نێوان مرۆڤ و مرۆڤە. جوزئی عەممە هەمووی باسی نێوان خۆت و خوایە، باسی غەیبیاتە، باسی تێکچوونی دنیا و هاتنی قیامەت و تەرازوەکانی قیامەت و ئەوەیە کە ئینسان لە ڕۆژی قیامەتە دەفتەری ئەعمالی بەدەستی ڕازیان چەپی وەردەگرێتەوە. ئەمان هیچی نەبیندراون، هەمووی غەیبیاتن، بڕەبتن بە بوونی خوای پەروەردگار و ئیمانت بەخواوە. بەڵام سوورەتی مطەففیفین دێتە ناو بازاڕەوە، لە ناوەڕاستەوە دێتە ناو بازاڕەوە. سێ دەرسی گەورەمان پێ دەڵێ بەڕێزان. یەکەم دەرس ئەوەیە، غەش ئەگەر ئینسان لە بچووکترین شتا لە خەڵکی بکە. مطەففیفین واتە ئەوانەی لە تەرازوبازیدا بە شێوە گشتەکەی فێڵ دەکەن. لە تەرازویەکە 50 گرام دەدزێتەوە، لە لیترێکە بچووکترین شتێک بە حاڵ سەری پەنجەیەکی لێلا دەدا. مشتری کڕیار ئەو کەسەی مامەڵەی لەگەڵ دەکەی هەر هەستیشی پێ نەکردو چۆن دەستیت بڕیوە. ئەگەر ئەو کەسە وەیلستی جەهەنەمی بۆ هەبێ، جا عەرزم کردن خوا دەفەرمێ وەیلون، یعنی ناڕەحەتترین عەزابەکانی جەهەنەم.
ئەگەر لە دنیادا سیتیەکان شوێنی خۆش و شوێنی سەرمایەدار و دەوڵەمەند و خۆشگوزەرانەکان بن، ئەوانەی لە قیامەتە تیاچوون سیتیەکیان هەیە پێی دەڵن وەیلستی، گەڕەکی بێویژدانەکان خوا دیاری کردووە. ئەوانە هەر کەسە هەیە ڤێلایەکی گەورەی هەیە شوقەیەکی بچکۆلەی بەرکەوتووە بەپێی ئەو تاوانەی بەرامبەر بە کۆمەڵگا کردوویەتی. جا ئەگەر کەسێک غەشی لە خەڵکی کردبێ لە شتێکی هێندە نەبیندراودا کە هەستت پێ نەکردووە لەکوێ غەشت لێکراوە، چۆن دەستت بڕدراوە، خوا دەفەرمێ ئەی ئەو کەسەی غەش لە عەقیدەی خەڵک بکات، چونکە تەواوی جوزئی عەمە باسی عەقیدە و بیر و باوەڕە. ئەو کەسەی عەقیدەی خەڵکی تێک بدا، جاوانەی عەقیدەی خەڵک دەشێوێن و فێڵی لێ دەکەن و چەواشەی دەکەن دوو جۆرن، هەیە بە ناوی دینەوە، واتە دینی ئیسلامی ئێمە ئەو دینە پڕ ڕەحمەتە، میهرەبانیە، نەرمونیانیە، شارستانیەتە، بە شێوەیەک نیشانی خەڵک دەدا کە دینێکە بەس حەزی لە تەقینەوە و تەقاندن و تیرۆرکردن و کوشتن و بڕین و ئەوانەیە. ئەوە گەورەترین غەشە لە عەقیدەی موسڵمانان دەکرێت کە خەڵکێک دەڵێت ئەوە نمونەی موسڵمانان بێ، وەڵا برا هەر خوا بکەم ئیسلام نایاتە سەرکار، کاتێەوە غەشە. دینەکەی ئێمە لە ئەسڵا خۆی ڕەحمەت و میهرەبانیە، دینێکە بۆ تەواوی مرۆڤایەتی، هەموو کەس لە سایدا دەحەسێتەوە ئەگەر لەسەر حکم بێ و حکمی پێ بکرێت. ئەوە غەشە موسڵمانەکە لێی دەکات بە نەزانی. دووەمیان ئەوەی غەش لە عەقیدەی موسڵمانان دەکات ئەوەیە خەڵکی بێبڕوا دەکات بەرامبەر بە قیامەت، وای نیشان دەداکا کە دنیا هەر ئەم چەند ڕۆژەیە، خۆم دوای مردن زیندووبوونەوەیەک نییە، خۆخوایەک نەعوذ بالله نییە. ئەوانە بە بەرنامە بەڕێکخراو بە حیزب کار دەکەن، لە سەرتاسەری دنیادا هەن، ئەبێ عەزابی ئەوانە چەند بە قووەت بێت، چەند بە شیدەت بێت لە جەهەنەمە، لە وەیلستی جەهەنەمدا. دووەمیان کەسێک تەنها ئەڵڵا بناسێ، کەسێکە نەچۆتە قوتابخانە، نەچۆتە حوجرەی فەقیهەتی، لە مزگەوتا زۆر فێری شت نەبووە، بەس ئەوەندە بە پوختی و عەقیدەیەکی دامەزراوی هەیە، چێ خالق و دروستکەری تۆ ئەرز و ئاسمانە دەڵێ ئەڵڵا، هاو بەشی نییە، شەریکی نییە، پێویستی بە هاوکار و یاریدەدەر نییە، ئەمەی لە ناخی دڵا چەسپاوە. پاشان بڕوای وایە دوای مردن زیندوو دەبینەوە، بڕوای وایە چاکەکار شوێنی بەهەشتە و تاغی و گومڕاکان و ئەوانەی کەوا لەخوا و لە خەڵک یاخین جێگەیان جەهەنەمە. ئەم دوو سێ دێڕە دەزانێ، لە ناو دڵ یا چەسپاوە و یەقینی 100% پێیەتی. باقی بەخوا نە لە عەقیدەدا نە لە شەریعەتا شارەزاییەکی ئەو تۆی نییە، نوێژەکانی خۆی بە پوختی دەکا و ڕەم بێ سوننەتیش نەکا، بەڵام سوڵەتی متەفیفینی جێبەجێ کردووە لە ناوەڕاستەکەیەوە. لە ناوەڕاستی عەقیدەی کە هەمووی عەقیدەیە سوڵەتی جوزئی عامە، لە ناوەڕاستیەوە باسی تۆ خەڵک دەکا. ئەو ئینسانە لە ژیانیا تا دەمرێ ئەخەذ مالەه، ئەوەی خوا بۆی دیاری کردو حەڵاڵی خۆیەتی بە شیان ناویاڵە، کەسێکی دەستە پاچە نییە، کاسپی دەکا، هەوڵی تەواوی خۆی دەدا، ئەوەی حەقی خۆیەتی بە سوالکەری ناژیە، تەواو هەوڵی خۆی دەخاتە کار، ئەوەی خوا بە حەڵاڵی بۆی دیاری کردو بەدەستی بێنێ. وترك ما ليس له، والله حرامك دێتە بەر دەستی خۆی پاڵی پێوە دەنێت، لە کاکە ئەو بەشی من نییە، برا ئەوە بە غەڵەت هاتۆتە لای من، ئاگادار بە ئەو ماڵی من نییە، بەخوا دەست بۆ ماڵی خەڵک نابم، دەست بۆ مافی خەڵک نابم. هەر کەسێ بەس ئەوەندە بکە دەخەل الجەنە، بەخوا بەهەشتی خوا جێگایەتی. بەڵام تۆ هەموو عەقیدەی ئەم سەراوسەری ئیسلامی دەیان کتێبت خوێن بێتەوە، بەڵام ماڵی خەڵکی بخۆی سەرفراز نابی، هەموو عەقیدەکەت هەڵەوەشێنێتەوە. سێمیان پێمان دەڵێ عەقیدەی دروست بەخوا و بە قیامەت فێرمان دەکات چۆن مامەڵە لەگەڵ خەڵکا بکەین. جاری وایە خۆشەویستێکی من ڕەم بێ پێم بڵێ مامۆستا تۆ زۆربەی وتارەکان زیاتر باسی مامەڵی مرۆڤ و مرۆڤ دەکەی، ئەی بۆ باسی مامەڵی نێوان خۆت و خوا ناکەی؟ ئێمە باسی ئەوەش دەکەین، قورئانەکە هەمووی تێدایە، بەس بڕواتان هەبێ بەڕێزان دینداری ڕاستەقینە و ئیمانی دروست بەخوا و بەبوونی قیامەت لە مامەڵی تۆ نێوان تۆ خەڵکا دەردەکەوێت. زانای پایەبەرزی ئیسلام مفسری گەورەی قورئان دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا لە بەرگی سێدا لە لاپەڕی 562دا دەفەرمێ لەیسە فی المەسجد دینک، ئەی موسڵمان بزانە دینداری و بیر و باوەڕی تۆ لە مزگەوتا دەرناکەوێت، لە ناو جومعە و جەماعەتا دەرناکەوێت. ئینەما دینک فی مەحەلیکە التیجاری، بەخوا دینداریەکەی تۆ پلەی ئاستی بیر و باوەڕە بەرزەکەت لە نووسینگەی کڕین و فرۆشتنەکەتا دەردەکەوێت، لە نووسینگەکەتا دەردەکەوێ ویژدانت چۆنە، چەند لە خوا دەترسی، چۆن شەرم لە خوا دەکەی، چۆن ماڵی خەڵک ناخۆی، بەخوا ئەوێ ئیمانەکەی تۆ دەردەخا. ئەنە ئێستا ئێمە هەمومان لە ماڵی خوا بەرەو قیبلە دانیشتوین، کەسمان ناودڵی یەکتر ناکۆڵین بیر و باوەڕمان بەرامبەر بەخوا چۆنە، ماڵی خوا هەمومان دینداری کۆی کردوینەوە. گرنگ ئەوەیە ئەم دینداریەی ناو مزگەوت لە مەحەلە تیجارەکەی تۆ دەرکەوێ، لەوێدا بزانێ حیساب بۆ خوا دەکەی کە چوویتەوە ئەوێ
حساب و حەڵاڵ و حرام و شەرعەکەی پەروەردگار دەکەی دینەکەی تۆ لەوێ دەردەکەوێت دەفەرمێ وفي عملك هەروەها لەناو کردەوەکەدا حتا کرێکارێکی لەو کیشەی کە دەیکەی دینداریت پێوە دیارە کە بەڕاستی تۆ کرێکارێکی بە ئیمانی موظفێکی دینداری وفي المواد التي تقدمها للناس دینداری تۆ لەوەدا دەردەکەوێت ئەو کاڵایی کە دەیدەی بە خەڵک ئەو شتەی کە پێشکەشی بە خەڵک دەکەی لە دوکاندارێکی بچووکەوە تا بازرگانێکی گەورە چەندە شتەکان باشن چەندە بێغەشن چەندە خەڵک لێت ڕازیە چەندە شتی پاک و پوخت و هەرزان و حەقی خۆی لە خەڵک وەرگرتووە بەخوا دینداریەکەی تۆ ئالەوێدا دەردەکەوێت نەک لە مزگەوتا کابرات بینیوە و ئیتر بزانی داخۆ چەند دینداری و پلەکەی بەرزە لەوێدا لە شوێنی کەسابەتەکەیە دەرەکەوێت سوڕەتی المطەففین کە لە ناوەڕاستی جوزی عەمەیە هاتووە ئەم دەرسە گەورەمان فێر دەکات بەڵە خۆشەویستانم ئیماندارانی بەڕێز ئەم دنیای خۆی پەروەردگار وای دروست کردووە هیچ کەسێک نییە بە تەنیا پێداویستیەکانی ژیانی خۆی پێدابین بکرێت جاران دەیانگو پاشای وڵاتێک پاشا زۆر یعنی هەموو دەسەڵاتێکی هەیە بەخوا پاشای وڵاتێک کە بەڕەوە ئەسپی هەبووە لە شوێنی ئۆتۆمبیلە گرانبەهاکانی ئەم سەردەمە بووە پێویستی بە کابرایەکی ناڵبەندی فەقیر هەبووە لە گۆشەیەکەوە بۆی ناڵی ئەسپەکەی بۆ بکەین ئەسپەکەی نەیدەتوانی بڕوە گەورەترین دەسەڵاتداری ئەمڕۆ پێویستی بە فیتەرێک دەبێت ڕۆژێک پێویستی پێیەتی کەسێک ئەو هەموو زاکیرە بەهێزەی هەیە لە کۆلێجی پزیشکی دەخوێنێ بەشی طبعام دەخوێنێ زانستی پزیشکی فێر دەبێ و نەشتەرگەری مرۆڤ دەکا ئەو دکتۆرە پێویستی بە بەرگ درویەکی نەخوێندەوارە لە بازاڕە وایە ئەننا ئەگەر ئەو نەبێت جلەکانی خۆی بە ڕووتی بسوڕێتەوە مامۆستایەکی ئاینی پێویستی بە دکتۆرێکە دکتۆرێک پێویستی بە ئەندازیارێکە هەمومان پێویستیمان بە پاککەرەوەیەکی بەڕێزی سەرجادە هەیە ئەگەر بێت و ئەو پاککەرەوە بەڕێزانە نەبن کە شەقامەکان گەستک دەدەن و تەنەکەی خۆڵی ماڵەکانمان دەڕێژن یەک هەفتە باش شارەوانی سارەکە نەژێڕێ بزانە ماڵەکان و بەردەمی شەقامەکانمان بۆ گەن دەبن هەمومان بە سەرۆکی وڵاتەوە حتا منی مامۆستا و تۆی هاوڵاتی و دوکاندار پێویستیت بەو کارگوزارە بەڕێزە سەربەرزە هەیە کە شەقامەکانمان بۆ پادەکاتەوە هیچمان بێ احتیاج نین لە یەکتر بەڵام چەند خۆشە هەر کەسە ئیشی خۆی بەڕێک و پێچی بکە متمانە لە نێوان هاوڵاتیاندا لە دەست نەچێ چەند خۆشە کە دەچیتە شوێنێک دەستن نەبڕدرابێت دڵنیابی حەقی خۆت پێدراوە بۆیە قورئان ئەم مەسەلەی زۆر بە گەورە وەرگرت فەرمووی وەیل للمطەففین ئەی شوێنە سەختەکەی جەهەنەم و وەیل سیتیەکە و گەڕەکی بێویژدانەکان بۆ مطەففین دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە بەرگی دەی تەفسیرەکەیدا لە لاپەڕە 267 تا دەفەرمێ التطفيف يشمل كل أنواع الغش هر کەسێ غەش لە خەڵکی بکە بەر ئەم ئاەتە دەکەوێت هەر کەسێ لە کارەکەیدا غەشێکی کرا خەڵک کرد بێ خیانەتێکی تێدا کرد بێ الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون ئەو کەسانەی کاتێک کەوا خەڵکی دەچنە لایەن بۆ ئەوی شتێکیان پێ بدەن سەیری وردیان قورئانەکەن بەڕێزان لێک وشەیە سەرنجی بدا على الناس بە شێوازی ڕواڵەتی بۆ دەبوو بیفەرموایە الذين إذا اكتالوا من الناس کە شل لە خەڵک وەردەگرن و دەیپێون بۆ خۆیان دەبوو وابوویایە ئەی بۆ دەفەرمێ على الناس على لە زمانی عەرەبیدا بۆ ئیستیعلاء واتە ئەو کەسەی کە تۆ دەچێ بەردەستی چارن نییە هەر ئەبێ بچێ بەردەستی واتە تۆ ناچاری بچێ بەردەستی و تۆپەکە لە ساحەی ئەودایە مەیدانی بۆ تەختە ئیلا تۆ دەبێ بچێ لای ئیشەکەت پێیەتی ئەویش دەکەوێتە سەر دین و ویژدانی خۆی ئەگەر دین و ویژدانی هەبوو حەقی تەواوی خۆیت لێ وەردەگرێ بەڵام بەخوا حەقی تەواوی تۆش دەدا هەم خۆی مرتاحە هەم تۆ ئیستراحەت لە دەستی کرد و حەقی خۆت لێ وەرگرت بەڵام قورئان دەفەرمێ ئەوانەی کە وەیلی جەهەنەمیان بۆ هەیە ئەو کەسانن کە تۆ ناچاری دەبێ بڕۆیتە بەردەستی بەڵام ئەو ویژدانی نییە بەرامبەرت حەقی تەواوی خۆیت لێ وەردەگرێ بەڵام غەشی لە تۆ کردو حەقی تۆی نەداوە باتخوا بەڕێزان لەم جومعەیەدا هەر یەکێک لە ئێمە ئەمانە خوا نەخواستن ئەوە بمانگرێتەوە ئەمە بە ئاگاهێنانەوەیە بازاڕمان خەڵکی پاکی زۆر تێدایە من ئەم شتانە بۆ جەنابتان باز دەکەم گومانت نەڕواوە بێ کە لە مزگەوت چوویتە دەرەوە هەموو خەڵکت پێ غەشاش و فێڵباز بێ نا ئەبێ بازار بە شەهرە زۆرەکەی پاک بێ بە شەکەمەکەی خراپ بێ بەڵام جاری وایە من و تۆش دەکەوینە داوی خراپەکارەکەەوە ئێمە مانای ئەوە نی ئەم پیشەگەرە بەڕێزانە ئەمانیان تێدایە هەرچی وا بوو تۆ چاوت پێکەوە بە خراپی بزانی چاکەکان زۆرن الحەمدولله پاکەکان زۆرن لە کۆمەڵگادا بەڵام غەشاشیش لەناو کۆمەڵگەی پێغەمبەری شاهەوە صلی الله علیه وسلم بۆیە قورئانەکە تا قیامەت دەخوێندرێتەوە باز دەکرێت هەر بۆ خوێندنەوە نییە بۆ کارپێکردنە
ئەوانەی کەوا مامەڵەچین هیچ کەسێک نییە ڕۆژێ نەچێتە لای کەسێک کە مامەڵە دەکە جەنابەت بەیانی ڕۆژ دەکەیتەوە دەڕۆیتە بازاڕ ئەچیتە دوکانی بۆ نمونە قەسابێک گۆشت فرۆشێک چەند گۆشتی جوان پێشکەش بۆ خەڵکە دەکرێت بەڵام لە ناویشیاندا هەیە ئاژەڵێکی نەخۆشی خراپ دێنێ جاری وایە ڤێتەرنەریش بە پارە ڕازی دەکا مۆرێکی لەدایان هەر مۆری لێ نادا لەو دیوە چیفێکی بۆ دروست دەکاو کە تۆ دەیتە دەرماڵەوە بەڕاستی گۆشتێکی بێتام پارەیەکی زۆرت پێداوە بەڵام ئەوە نییە کە تۆ پارەکەت پێداوە ئەوەی نیشانی داوی ئەوە نەبووە هەر لەوێدا غەشی لە تۆ کردووە ئەچیتە دوکانی میوە فرۆشێکەوە سەرەوەی چەند جوان ڕازاندۆتەوە ئارەزوت بۆی دەچێت عەلاگەکە کە دەبێتە ماڵەوە خێزان لێوە دەگرێتەوە چی تێناوەتەوە جاوە زۆریان فێڵ بوون زۆری تێدەکا لە دواییدا دەستی تێدەگێڕە کامەی زۆر جوانە دەیهێنێتەوە دەرەوە خراپەکە بۆ تۆ دەمێنێتەوە ئەوەی تۆ بینیوتە کە بۆ میوانت دایدەنەی لە ڕوو ناداینەی ئەوەی بۆ داناوی چاو لێ غەشی لێ کردی پارەی تەواوی خۆشی لێ وەرگرتی تۆ پارەی میوەیەکی زۆر جوانت پێداوە پارەیەکی زۆرت پێداوە کە بە حساب شتی جوان بۆ منداڵەکان تۆ بۆ میوانەکانت بکڕی ماسفرۆشێک والله جێگەی ئەسەفە سەیری کە وردی قورئان کەن تەطفیف یعنی چی یعنی غەش لە شتێکی زۆر کەمە نە دەوڵەمەندت دەکا بەخوا بەوە دەوڵەمەند نابی بەخوا بەوە نابی بە هیچ توخوا لە میوەیەکە سێچواق لە ڕزی بۆ تێکەی تۆ بەوە دەوڵەمەند دەبی بەوە دەبی بە سەرمایەدار بەس هەر غەشەکە لە خۆت کرد پێش هاوڵاتێکە متمانەی ئەویش لەدەستدا کەسێک ماسفرۆشە مانگایەکی هەیە لەم ماوانەدا کابرایەک لێ ئاشکرا بوو 2-3 مانگای هەبووە چوە بە 1000 کیلۆ شیری وشکی بەسەرچووی کڕیوە ڕۆژانە لەگەڵ شیرە ئەسڵەکەی تێکەڵاوی کردو بە خەڵکی فرۆشتووە ئەو شیرەی کە فرێ دەدرێتتر بەسەر چۆ ساڵێکە تاریخی تەواو بووە ئەڵە کەس پێی نازانێت دەیگرێتەوە مەشینەیەکی لێدا و لەگەڵ شیرە ئەسڵی مانگاکەی خۆیدا ئەبێ حرامیکە ئەوەی خۆت حەڵاڵە پاک و پوختە خەڵک ڕەحمەتت بۆ دەنێرێ بۆیە دەڵێ ماستی کوردیم کڕیوە کە دەی خۆی باشەمە بۆ تامەکەی وا ناخۆشە بۆ بزڕکاوە هاتووە لەوێدا غەشەکەی تێدا کردووە ناچاریشی تۆ ڕۆژانە لە بازاڕە ئەوانە شیر بکڕی پەنیر بکڕی ماست بکڕی بەڵام سەیەکی غەشت لێکراوە ترشی سماق ژیراوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا ترشی سماق کە لە منتیقەی ئاکرێ و منتیقەکانی سلێمانی خۆمان هەیە کابرا هاتووە هاڕیوێتی چی لێ کرد بێ لە 10 کیلۆ سماقی ئەسڵیدا 2 کیلۆ تۆگەسکی کوردی تێکردووە لە مەشینەیدا و هاڕیوێتی بەیەکەوە بۆ یەکەتەی خۆی من نەترشە و نەهیچە ئەو تۆگەسکەی کە فڕێ دەدرێت لەگەڵ ئەوە تێکەڵاوی کردووە ئەبێ کاسپێکەی خۆی حرامکە غەشەکە لە شوێنێکە جاری وا دەرەکەی بەڵام دەستی چەند کەس چۆتە ماڵی چەند کەسەوە چەند کەس پارەیەکی زۆری ئەسڵت پێداوە بە ئەسڵ کڕیوتە بەڵام لە عادیش خراپتر بووە مەطعەمێکە و گۆشتی مەسلەحە و خۆماڵی لەگەڵ یەک تێکەڵاو دەکەوت تۆ کەبابەکەی دەخۆی بەس خوا ئاگای لێیەتی جاری وایە سیحەش بە سەریان ڕادەگا و مەطعەمێک دەژیرە چی کردووە چی پێژیراوە کەڵەشێری کوردی و قاز و قەلی داناوە دەڵێ ئەمە بە کوردی پێت دەفرۆشە پارەی تەواوی لە کێشخانەکەدا لێستاندووی والله بیخۆ هەرچی تام بێنیەتی ئەوە مەسلەحەیەکی ژنێ و ڕەنگێکی تێکردەوە و تۆی هاوڵاتی داماوی پێچەواشە کردووە بەڵام وەیل للمطەففین ئاگال لە خۆت بێ ئەو کەسێک کە کێشخانە و مەطعەمێکت هەیە بەخوا ئەوەی کە بە هاوڵاتی دەڵێ تۆ ئەمەد بۆ دادنێم غەشێکی بچووکی تێدا بێ ئەم دنیا گەورەیە لە دەست خۆتدا لە ناو سیتەکەی جەهەنەما شوێنێکت بۆ خۆت گرت ڤێلای گەورە هەیە لە ناو وەیلستی جەهەنەما ئەڵێن ئەو ڤێلا گەورە هی کێیە وەی کاک فڵان کەسە کورە هەمومان دەیناسین ئەو بۆ لێرەیە ئەم هەموو مار و ئەژدی های بۆ چۆتە ژوورەوە ئەو بۆ وا عەزاب دەدرێ وەڵاوە ئەو بازرگانەیە کە کاتی خۆی لە کوردستان دەچوو بۆ چین چی شتی خراپ و کوالیتی خراپە بۆ ئەم میلەتە داماوەی دێنایەوە ئەڵە هەر ئەوەندە بگاتە دەستت ئیتر خۆیەکە دەستوتە من حەقم چێ بەسەرەوە تۆش کە دەچی بۆ بازاڕ ناچاری ڕۆژانە تەعامل لەگەڵ ئەم کەرەستانەدا بکەی پێویستیەکانی ژیانی تۆن سین وڵاتێکی پێشکەوتوو بوو لە ڕووی تیجارەتەوە لە ڕووی سنعەتی باشەوە بەڵام وەرە لەم کوردستانی ئێمەدا جەنابتان هەمووتان شایدن کە دەچێ بازاڕ بڵێ ئەوە سینێ یەکسەر دەست دەکێشێەوە مەگەر لەبەر فەقیری خۆت لەبەر هەرزانیەکە بیکڕی کە دەڵێ یابانیە متمانەیەکت پێ ماوە هێستا دەستی کوردی نەگەیشتۆتێ هەندێک لە بازرگانەکانی ئێمە ناڵم هەمویان هەندێکیان لە قوماشەوە تا بەلوعەیەکی ئاو گڵۆپێکی کارەبە ئەوەی کە دەیهێنن خراپترین جۆری کوالیتیە دەگاتە دەستی تۆ هیچ سوودێکی لێ نابینی ئەویش لە ماوەی ساڵێکە پێی دەوڵەمەند دەبێت بەڵام بەخوا غەشی لە خۆی کرد ئەو ڤێلا گەورەی لە وەیلستی جەهەنەما بۆ خۆی مسۆگەر کرد کە لە دنیادا خەڵک بە دەوڵەمەندەکەی سەرسام بوون شوقەیەکی بچکۆلە بۆ کابرایەکە لە وەیلستی جەهەنەما ئەڵێنەوە چێ ئەڵێن وەڵاوە پەلەوەر فرۆشێک بوو هەر لەژێ پردەکانە پەلەوەر دەفرۆشێ کۆتر دەفرۆشێ بەخوا ئێرانی لێ دەکا بە ئەمریکی لێ دەکا بە ئیسرائیلی ئەوەندە وای مناڵێک دەچێت پەلەوەرێک بکڕێ غەش لەوەش دەکا
بەقەدەر تاوانەکەی خۆی بەقەدەر ئەو غەشەی خۆی کە کردوێتی ئەبێ شوێنێک پەنا بەخوا لە وەلستی جەهەنەما لە شوقەیەکی بچکۆلەیە بۆ خۆی دابینکە. ئەوانەی پەلەوەر دەفرۆشن، ئەوانەی ئاژەڵ دەفرۆشن، ئەو کەسەی کە دەچێت هیچی لێ نازانێت بەس ئەو دەزانێت چۆنە بە پارەی گرانبەها شتێکی بێنرخت پێ دەفرۆشێ. جارێک لە کتێبێکە ڕووداوێکی واقعیم خوێندەوە کە لەم کوردستانەی خۆماندا ڕوویداوە. مامۆستایەکی بەڕێز کە هەمومان قەرزاری مامۆستایانی ئازیزین لە ساڵی 90ەکاندا لە 95 ئەوانەدا کە ئەو پەڕی گرانی بوو لەم کوردستانە و بێنانی بوو. مامۆستا فەقیرە لە تاوی بێ موچەی و بێ دەرەتانی بێ مەعاشی ڕوو دەکاتە گوندێک کە هەم مامۆستایەتی بکە هەم بەبێ معاشیش نازانێت چی بکە و خەڵکەکەش وەکو ئەو هەژارن. پیاوانێکی بەڕێز و بە حورمەتی وەکو جەنابتان کە لە گوندەکەدا دەبنڵێن مامۆستا ئێمە هەر لە ڕای خوارە من بزنێک تۆ مەڕێک ئەو جیسکێک شتێک دەدەینە بۆ خۆت بەخێویکە هیچیشمان لێن ناوێ سەری حیوانەکە بۆ خۆمان لە ئاخریدا و تۆ بەرهەمەکەی بخۆ هەم شیر و ماستەکەی بخۆ هەم جیسکێک مەڕ بەرخێک شتێکی دەبێ بۆ خۆت بیفرۆشە بەڵکو گوزەرانێکی پێ بکەیت. پیاوێکی دڵسۆزی وەکو جەنابیشتان دەڵێ مامۆستا منتیقەیە گورگی زۆرە ئەوە دەوری هەژنۆدە سەرت بە یەکەوە ناوە بۆ خۆت شوانی بکە ڕۆژانە لەگەڵیاندا پێویستیت بە سەگێکە لە گوندی فڵان شوێن سەگ دەفرۆشرێ مامۆستاش لە ژیانیدا فەقیرە نەشوانی کردووە مەڕ و بزن هەرەوە تا بە دووگی ئەگەر لێکاتەوە بە دووگ و کلکی بزانە کامە مەڕە نازانە کامە مەڕە و کامە بزنە ئیشی ئەو نییە ئەچێ سەگ لە کابرای سەگ فرۆش بکڕێت کابرای سەگ فرۆش زۆر وریایە ئەزانێ ئەم مامۆستا بەسە زمانە بەس ناوی سەگی بیستۆ جۆری سەگ نازانێ ئەڵێ مامۆستا یاخوا بەخێر بێ ئەرە وەڵڵا گورگی ئەم منتیقەیە زۆر دڕە سەگی باشی دەوێ ئەینا دوای قەرزاریش دەبێەوە لەسەر کاسپیەکەت و لەسەر شوانیەکەت و مەڕداریەکەت ئەڵێ بە قوربان بم سەگێکی باشم دەیەکەوا بێ ئەو پارەکەمەی کە پێیەتی دەڵێ مامۆستا دوو جۆر سەگمان هەیە هەمانە سەیە هەیە سەی لە سەیە هەموو هەر سەی لە سەیە مامۆستا کەڵە سەی لە سەیە تواندووە دیارە زۆر بەقووەترە ئەڵێ بە قوربان بقەینا با گرانتر بێ و سەی لە سەی بێ دەڵێ ئەمان بەرە ئەمە سەی لە سەیە ئەمە زۆر مهمترە بەس ئەوان هەر سەیە کە دێتەوە فەقیرە پارەکەی لێ ساندووە تازە چی دوایی هەر ناوێری باسیشی پێڵە بابە گاڵتە بە عەقڵی خۆت بکە تۆ نەزانی سە و سەی لە سە هەریەکە چه خەتای من دەگری زۆر کەسێ ڕۆژانە ئاوا دەستی دەبڕدرێ شتێکت پێ دەڵێت تۆ سەرنجت ڕادەکێشێ بەڵام لە ئەسڵیشدا هەر یەکە هەر یەکێکە بەڵام ئەوە بۆ محکەمەی پەروەردگاری خۆی هەڵی گرتووە کە قورئانەکە دەخوێنیەوە وەیل للمطەففین غەشت کرد لەو موسڵمانە دڵنیا بە غەشت لە خۆت کرد ئەزیزم خۆت خەڵەتاند ئەو لە دنیادا بەوە فەقیر نابێ ڤێلایەکی گەورە لە وەلستیدا بۆ ئەو کەسانەیە کە خاوەنی بەنزینخانەیەکی بێویژدانن ئای کابرا چەند ناودار بوو لەم شارەدا بەنزینخانەیەکی گەورەی هەبوو کەسیش هەستی پێ نەدەکرد دەستکاری عەدادەکەی کردبوو ئەگەر لە 100 لترا 2 لیتریشی بدزێ من و تۆ هەر قەت هەستی پێ ناکەین بەخوا هەستی پێ ناکەی ئەو وەکو هین دەڕوا و عەدادە تۆ چوزانی چۆنە ئەوە خۆی و ئیمانەکەی خۆی بەخوا حکومەتیش زەوتی ناکە بۆیە دەبێ ئەم دینە و ئەم قیامەتە و ئەم پەروەردە ئیمانی لە منداڵیەوە جوزئی عامە بخوێنین بۆیە گەبووی بە خاوەنی بەنزینخانە دەستکاری عەدادەکەی نەکەی ئۆکتانی بەنزینەکەی دەستکاری کردووە ئەگەر لە 1000 لیتر بەنزینی سوپەرە 100 لیتر بەنزینی نۆرماڵی تێکەی بەڕێزان چی هەستی پێ دەکا هیچ کەس هەستی پێ ناکە بەڵام سارەکەی تۆ وێران دەکا بە پارەی سوپەر پێی فرۆشتووی بۆیە 900 دینارت پێداوە کە باش بێ ئۆتۆمبیلەکەت نەڕزێنێ فیتپەمپت نەسووتێنێ بەڵام ئەو لاولاوە فێڵەکەی لێ کردووی ژێری تانچەکە کە مەفروزە نەیفرۆشێ کۆمەڵە خەڵتەی کردوتە ناو سارەکەی تۆ بە تۆ خاڵی دەکاتەوە بەڵام تۆ خۆ ناو بۆریەکە نابینی ئەوە خوددا دەیبینێ وەیل للمطەففین ئەی کاکی بەنزینخانە ئەو هەموو پارە لەو خەڵکە وەرگرت على الناس خەڵک ناچارە بچێتە بەردەمیان نا بەخوا ناچارە بچێ على الناس تۆ دەچێ بەردەستی ڕەحمەتی ئەویش خۆی دین و ئیمانی بەڵام لە جەهەنەما ڤێلا گەورەکەی بۆ خۆی دابین کرد کە چ عەزابێکی سەختە خوا پەنامامدا لە دۆزەخ ئەوانەی کەوا بازرگانن بەڵام لەگەڵیشیا سیاسین بازرگانی سیاسی ئەگە بێویژدان بێ خەتەرە هەرچەند لە زۆربەی دنیای ئەمڕۆدا زۆرێک لە سیاسەتمەدارەکان بازرگانیشن ئەگە سیاسیەکی دەسەڵاتدار لە وڵاتە بازرگان بێ و هەبوو بێ بەڵام بەویژدان بێ لە ڕێی سەرمایەکەیەوە خزمەتی میلەتەکەی بکە و شتیان بۆ هەرزانکە وەڵا نووری عەلا نوور زۆرێک لەوانەی دەبنە سەرکردەی وڵاتان بازرگانی گەورەشن لە ڕێی بازرگانی و لە ڕێی بزنسەوە چوونە بواری سیاسەتەوە خزمەتیان کردۆ بە گەلی خۆیان بەڵام پەنا بەخوا ئەگەر بێت و سیاسی وڵات بازرگان بێ چاویشی تەنها پارە ببینێ لە ڕێی سیاسەتەکەەوە غەش لە میلەتەکە دەکا کاتی خۆی لە چینی کۆندا چیرۆکێک هەیە وەڵڵا دەڵێ بۆ ئەمڕۆ وتراوە
ئەڵەن پاشایەک سوڵتانێک دەسەڵاتداری وڵاتێک کارگەیەکی هەبوو بە دوو باس هاتووە، هەند دەڵێن شەکر بووە، هەندێک دەڵێن ڕۆم بووە. هەموو کارگەی ڕۆنەکەیان شەکرەکەی هی سوڵتانی وڵات بوو، هەموو هی خۆی بوو، بەڵام بە ناوی خەڵکیەوە کرد بوو. کێکێکی ڕاستپاردە بوو کە ئەم کارگەی هی تۆیە و تۆ سەرپەرشتی بکە، بەڵام داهاتەکەی هی منە و شتێکی دەدەم بە تۆ. پاشا حسابی کرد بوو کیلۆی شەکر یان کیلۆی ڕۆن بە 3000 وەکو پاری ئەمڕۆدا بنین، بە 3000 بە 3 درهەمی ئەو کاتە. ئەگە من بەم پارەیە شەکر یان ڕۆن بە هاوڵاتیان بفرۆشم، ئەم کارگەیەم کوڕە چەند ساڵی کە سەرمایەکی زۆر پێکەوە نانێ. و بیری کردەوە لە کتوپڕێکا سیعر بەرزکەمەوە، بیری کردەوە گە بیگەێنمە 10,000 زۆر شتێکی باشە، پارەی 3 ساڵ لە 1 ساڵە بەدەست دەخەم، سێقاتی خۆی قازانج دەکاو، هەمان کوالیتی و هەمان شتیشە بۆ هاوڵاتی دەیخوا. ڕاوێژکارانی بازرگانی کۆ کردەوە پرسوڕای پێکردن، وتی ئەترسم شتێک ڕوو بدا لە وڵاتە، خەڵک هەستێ بڵێن چۆن لە 3000ەوە نرخی کیلۆیە ڕۆن گەیشتە 10,000 لە کتوپڕێکە، خەڵک ناڕەزایی دەرببڕێ و سوڵتەکەم بکەوێتە ژێر مەترسیەوە، خەڵک خۆپیشاندان بکە. ڕاوێژکارەکان هەندێکیان سەریان لەو مەسەلەیە دەرنەدەچوو، یەکێکیان زۆر فێڵباز بوو، گرەوی لە شەیطان بردبەوە، وتی پاشا بەس ڕێگە بە بچووکی خۆت بدە من نەخشەیەکت بۆ دانێم. وتی ئادەی نەخشەکەت بڵێ، وتی 10,000 کەمە تۆ بیکە بە 15,000. بەیانی بڕیارێک دەرکە، کارگەی خۆتە، بە هەموو دوکان و سۆپەرمارکێت و ئەوانە بڵێ کیلۆی ڕۆن بە 15,000. چێ دەیکڕێ ئاوای و چێژ ناکڕەکەی فی خۆیەتی، خەڵکە خەبەری دەبێتەوە بەیانی 3,000 بردۆ قاپێکی بردۆ کیلۆی ڕۆن بکڕێ، دوکاندار پێڵەکە کە ئەم شەواگات لە هیچ نییە، وڵات گۆڕاوە، خوازانێت چی ڕوەدا بوو بە 15,000. کوڕە چۆن بەرەوەڵڵا. وتی ئەو کاتە دڵنیا بە خەڵک دێنە سەر شەقامەکان، دێن بۆ لای جەنابەت و ناڕەزایی دەردەبڕن. ئەو کاتە کە هاتن تۆ خۆت تووڕەکە، چۆن شتم لە میلەتەکەم دەکرێت، چۆن شتی وا دەبێت بۆیان بکەن بە 10,000. قسەکەی تۆ ئەو کاتە دێتە جێ و میلەتیش بەند هەر ئاگای لە خۆی نییە چۆن مەمنونت کردو چۆنت تەواشە کردووە. پاشا و سوڵتان ئەم نەخشە شەیطانیە جێبەجێ دەکا، خەڵک وەختی هەڵدەستن بەیانی کاکە ڕۆن 3000 نەماوە، ئێستا بە 15,000. کۆمەڵە نوێنەر کۆ دەبنەوە دەچنە لای دەسەڵاتداری وەخت، جەنابی پاشا کوڕە و خوا قبوڵی ناکە ئەم میلەتە ئاوای لێ بکرێ، بۆ لە 3000 وەگەیشتە 15,000. ئەویش دەڵێ وەڵڵاه بێویژدانیە، چۆن شتی وا قبوڵ دەکرێ، چۆن ئەو میلەتە ئاوادا دەدۆشن، ئەم بازرگانانە بێویژدانن، بۆیە بڕیارێک دەردەکەم هەر کەسێ ڕۆن بە 15,000 بفرۆشێ 15 ساڵ زیندانی دەکەم، ئەبێ بە 10,000 زیاتری نەفرۆشن. خەڵگوان یەخوا ماڵە داوا بێ جەنابی پاشا بەخوا باش بوو، کاکە هەر چاکە چانێ لە 15 هاتۆتەوە سەردا، نبینی بنزینەکانی ئەم ڕۆژوای لێ دێ، خۆی بنزین بۆ خۆی بە 400 دینار بوو، ئەیکا بە 900 دینار، دوایی ئەگە بۆت بکا بە 700 دینار، تۆ وەزانی خەڵات کراوی بە 600 پێی فرۆشتووی. ئەوە پێشتر نەخشەی بۆ دانراوە، خەڵکی ئێمەش عادەتێکی هەیە، باوەڕتان بێت ناحەقیشمان نییە، چونکە هەمومان لە گرانی و لە شەڕ و ئاژاوی وڵاتە پەروەردەبووین، هەر لە منداڵیەوە شتت کەس نایەوێ، بەس دەنگۆیەک بڵاو بکەوە لە فەیسبووکە بڵێ هێلکە نامێنێ، هەرچی خەڵکە کابرێت بای 1200 جا 5 تەبەقە هێلکە دەکڕێ، هەر بڵێ ئارد نامێنێ. یەک بازرگانی ئارد یەک ڕیکلام بڵاو کاتەوە کە لەوە چێ مەترسی شەڕێک بێ و سنوورەکاندا بخرێن و ئارد نەمێنێ، هەر کەسەی پەلامار دەدا و توێتایەک بەرەو 5 فەردار بکە ماڵەوە، بازاڕ هیچی تیان نامێنێ. بەڵام وەختێ بەخۆت دەزانی هیچ دەنگ و باسێکیش نەبووە، شتەکانی تۆ خەسار بوون، بازاڕ ئەویش برەوی پێبدرا کە بۆشی وەک خۆی لە کردیەوە بە دوو قاتەوە ئەمجا تۆی هاوڵاتی مەمنونی بەخوا چاکەرزان بووە. بەڵام بەڕێزان بەخوا دنیا هەر تێدەپەڕێ، وا غەشت لەو هەموو میلەتە کرد، ئەی دوای نامری، ئەی دوای مردن زیندوو نابیتەوە، ئەی قورئانەکە نەخوێندەوە وەیل للمطففین، ئەزانی چ غەشێکی گەورە لە میلەتی خۆت کرد لە ڕێی بازرگانی و لە ڕێی سیاسەتەوە. ويل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون. خەڵکە دێتە بازاڕ ناچارە تۆ ژوات چاواشە کردووە بە ئیعلامەکەت کە ئەگەر ئەمڕۆ فریان نەکەوێ بەیانی بە دوو قاتیش دەستی ناکەوێت. شوقەیەکی بچکۆلە لە وەیل سیتیدایی کابرایەکی کرێکارە، خوای ئەو کرێکارە دەست قڵشاوە بۆ لێرەیە، خۆ بە کرێکاری ژیاوە، بەڵام ئەویش غەشی لە خاوەن کار کردووە. ئەو ئیشەی کە بە 2 ڕۆژ دەبوو بیکە بە حەقی خۆی بەخوا 3 ڕۆژی پێوە خەریک بووە، واتە یەک دانە ڕۆژ خۆی لە ئیشەکە دزیوەتەوە، با یەک ڕۆژ پارەی ناحەقی لەو خاوەن کارە وەرگرتووە، ئەویش ئەبێ بەشی خۆی سوچێکی جەهەنەمەکەی بۆ بگرێت، چونکە کابرا متمانەی پێت بووە. ئەو وەستانی کە کار دەکەن یەخوا لەشتان ساغ بێ، هەر لە کرێکارەوە تاوەستا هەمومان قەرزاری و دەستی وەستا و کرێکارین، هەر ئەم مزگەوتە جوانە دەستی وەستا و کرێکار بنیاتی ناوە، هەمومان دەبێت دوعای لە شساغی و موافقیان بۆ بکەین، بەڵام بەڕێزان دەبێت ئەوانیش ئاگایان لە خۆیان بێ. ئێمە زۆرجار خۆمان لەناو بابەتەکان داین و ئەوانەمان بینیوە کە باسی دەکەم
کابرا وەستای کاشیە تۆ زۆری تێڕادەبینی کە ئیشەکەی گەلێک جوانە زۆر دەزڕەنگینە فعلەن واشە بیناکەی خۆتی تەسلیم دەکەی و بەجێی دێڵی بەڵام دواتر کە دەچیتە خانووەکەتەوە ئەزانی چی لێ کردووە بۆ ئەوە خۆی نەیکردووە لە ناو بیناکەی تۆدا براکەی خۆی فێر دەکا کوڕەکەی خۆی فێر دەکا کاشی پێدادەنێ ئاخر عەزیزم من ئەگە بە کوڕەکەت کاشیم دابنایە مەتری 5,000م دەدایە بەڵام من لە دەزڕەنگینی و لە هاتووی تۆم ڕابینی کە ئیشەکانت پوخت و خاوێن و جوانە و بە میلیم خواری تێدا نییە بۆیە 10,000م داوە بە تۆ 10,000ەکەت لە من وەرگرتووە بەڵام ئیشەکەت بە کەسێک کردووە کە حەقەکەی 5,000 من ئامادە نەبوو خانووی خۆم تەسلیم بەوکەم دواتر دەزانی خانووەکەتیان چۆن سەقەت کردووە هەموو کاشەکان دەکەونە خوارەوە پشتەکەی چیمەنتۆی تێدا نییە وەستای ئاو ئاوەڕۆ تێنا و کارەبات داوەتێ دواتر گیر دەخۆی لە خانووەکەتا بەو ئاوەڕۆ سەقەتەی کە دروستی کردووە چونکە بە شاگردێک دایناوە خۆی بەجێ هێشتووە تۆش ئاگال لێ نییە و متمانەت پێ هەبووە ئەو پارەیە حەڵاڵە خۆ کاری کردووە حەقی خۆی تەواو وەرگرتووە بەڵام کارەکەی بە شاگردێک کردووە بەرگ درویەکە ناوبانگی هەیە جەنابەت قاتێک 50,000 زیاترت پێداوە بەس بۆی جلوبەرگەکەت جوان دەرچێ قوماشەکەت خەسار نەبێ مەگەر زۆر متمانەت پێ بێ و بیناسی یان باش بدناسێ ئەیناگە یەک دوو جار چووبی بەلای دەیدا بە خەیاتێکی ناشی یان بە شاگردەکەی دەیدورێ کە دەیهێنێ و سەقەتی کردووە پارەی تەواوی خۆشی لێ ساندووی بەخوا کاکی بەرگ درو حرامە چونکە من متمانم بە تۆ خۆت بۆم بدووری نەک بیدەی بە خەیاتێکی تر من خۆشم خەیاتی ترم دەزانی سارەیەکت پێ زۆر دڵت پێ خۆشە دەیبەی بۆ لای فیتەرێک کەم و کوڕێکی بچووکی هەیە کاکی فیتەر ناڵم هەمویان لەگەڵ ڕێزم بۆیان هەمومانیشمان پێیان دەبێت نەک دوای تۆڵەمان لێ بکەنەوە خۆی دەڵێ ئاغا لە ناو نووسنگەیەکە لێ دانیشتو بە فیتەرەکەی دەڵێ بە شاگردەکەی کاکە بڕۆ سارەیە چاکە من نایدەمە دەستی ئەو چۆن دڵم دێ و سارێ دەمە دەستی ئەو ناشیە ئەو شاگردێکە گە تایەک هەوای تێکاتەوە سارەکە دەداتە دەستی ئەو بە خۆی لەبەر سپیتا لێی دانیشتووە حەقی دەستی خۆیشی دەستێنێ تۆ ئەو 100,000 بووە تۆیە ئەگەر بە شاگرد بیکەم بە 20,000ش پێی ناکەم 100,000ەکە لێ دەستێن و سارەکەشت هەڵوەشاوە تەنانەت نەیزانی و بڕغوەکانیش تون کاتەوە ڕۆژانە ئەو خەڵکە ئەمە نابینێ بە ڕێزانەمە بازاڕەکانی ئێمەیە ئەوانەی کەوان دەبێ وریابن ئەی چۆن خۆی فێرکایی شاگرد چۆن فێر بێت لە شەریعەتی ئیسلامە دەبێ بە حەقی شەرعی خانووەکەی خۆی پێدانێ بڵێ وەرە کاشیەکە بە براکەی خۆم بە شاگردەکەم دادەنم بەخوا ماڵەکەی خۆتی پێ دروست ناکەی ئادڵت دێ خانووەکەی خۆت کە نیشتە جێبوونی خۆتە بەو شاگردە دروستیکەی وەرە خانوویەک بێنە لە ماڵی خۆت تا فێری وەستایی بکە براکەت شاگردەکەت کاکی فیتەر سارە شڕەیەک بێنە شاگردەکانت لەسەر ئەو سارە شڕە فێری فیتەری بکە نەک لەسەر سارەکەی من چونکە دڵن نایە سارەکەی خۆتیان تەسلیم بکەی هەموو ئەم وڵاتەی ئێمە ئینسان بەس وجدانی خۆی بخاتە کار سەیدەکەی بۆ خۆی ئامادە نییە کەچی ئەو پارە زۆرە لە تۆ دەستێنێ وەیل للمطەفیفین بۆ خۆی مسۆگەر دەکا ساڵی 2019 بوو کابرایەک بازرگانی دەرمان لە دەرەوەی هەرێمی کوردستان لە یەکێ لە مەرزەکانەوە سرنجی دەرزیلەدانی هێنابوو چەند تەن سرنجی دەرزیلەدانی هێنابوو ئەم هەرێمەوە لە کوالیتی کۆنتڕۆڵ دکتۆرێکی بە ویژدان وتووی کاکە ئەم دەرزیە گوناحە لە مرۆڤ بدرێ ئەمە حەتا بڵی خراپە وەڵڵاهی لە هەر کەسێکی دەیدور نییە قاچی بگرێتەوە ئەمە موادەکەی زۆر خراپە ئەمە چۆن دەبێت بکرێتە پێستی مرۆڤەوە ئەمە بە هەرزانترین نرخ لە وڵاتان فڕێدراوە تۆ هێناوتە بە کابرای دکتۆر دەڵێ بە ئەوەندە 10,000 دۆلارت دەدەمێ و دەنگ مەکە و ئیمزایەکی لەسەر بکەوە با بڕوە کابرای دکتۆری بە ویژدانی مسلمان دەڵێ من یەک شتت پێ دەڵێم هیچ پارەیەکم لە تۆ ناوێ بەسەر چاو ئیمزاکەشت بۆ دەکەم بەس پرسیارێک لێ دەکەم تۆ مناڵت هەیە ئەڵێ بەڵێ مناڵم هەیە ئەڵێ خوا نەخواستە مناڵەکە نەخۆش بوو تەنها بیەنە من بۆ خۆم پسپۆرم دکتۆرم کام دەرمانەی باشە ئەیکەم ئەم سرنجەوە بەس بەم سرنجە دەرزێک لە مناڵەکە دەدەم دێڵی ئەڵێ نەوەڵڵا هەموو دنیاشم دەیتێ ناڵم بۆ سرنجە دەرزی لە مناڵی خۆم بدرێ چۆن دێڵم ئەیڵێ دیکاکە ئەی مناڵی خەڵک تۆ تەنها ئەوەندە ڕێگام بدە من یەک دەرزی بەم سرنجە لە مناڵەکەی تۆ دەم ئیمزاد بۆ دەکەم بی بەهەرێمەوە بەڵام تۆ ناهێڵی لە مناڵەکەی خۆتی دەی ئەی چۆن دڵت دێ لە مناڵی خەڵکی دەی کەواتە تۆ تەنها پارەت دەوێ بۆیە ئەم بابەتە ئیمانیانە قورئانەکە لە سوورەتی سەر جوزی عەمەدا لە مناڵیەوە بە فێری بین بەخوا هەر کەسیش بەم غەشە پارە کۆ بکاتەوانێ باجەکەی دەدا چونکە ڕەب العالەمین لەسەرەوە ئاگای لێتی خۆشەویستانم زانای پایەبەرز دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا جا زۆر پشت بە بەسەر هاتە ڕاستەقینەکان دەبەستێت چونکە ئینسان ئەگە بڵێ ئەم شتەوایە ئەگەر نمونەی لەسەر بێنێەوە بە ڕووداوی بیندرا و لە دەمی زانایەکی معتەبەرەوە تۆ زیاتر یەقینەکەت بۆ دەچەسبێ لە تەفسیری قورئانەکەیدا لە تەفسیری ئەنابلوسی لە مجەلەدی سێدا لە لاپەڕەی 563 تەماشاکەن ئەڵێ لە شام لە سووریا دکتۆر خۆی کاتی خۆی لەوێ ژیاوە
لە دیمەشقا کابرایەک لە وڵاتێکی عەرەبیەوە هاتبوو بۆ گەشت و گەڕان هاتووە شاری دیمەشق لە شام لە سووریا کابرا زۆر سەرمایەدارێکی گەورە بوو ئۆتۆمبیلێکی زۆر گرانبەهای پێبوو ئەمریکی مواسەفات تازە کابرای دەوڵەمەند بەس ئەوەیە دەزانێت لێ خوڕێ خۆمیکانیک نییە هەر نازانێت ناو مەشینەی سیارەکە چیتەدا عەقڵ هەر ئەوە ئیشی ئەو نییە خەلەلێکی بچووکی بۆ دروست دەبێت ئەچێتە لای فیتەرێک کابرای فیتەر یەکەم جار هەڵی دەسەنگێنێ ئەمە بەس دەوڵەمەندە و پارەی زۆرە بۆیە ئەم ئۆتۆمبیلە گرانبەهای پێیە بەڵام دیارە هیچ شارەزایی لە ناو مەشینەی ئۆتۆمبیلە نییە دەستێکی لێ دەستێکە بەس یەکسرە پلاگ و شل بووەتەوە بیخاتەوە شوێنی خۆی خەلەلەکە چاک دەبێت هەر هیچ نییە ئیشی یەک دەقەیە ئیشیەوە نیە هەر پارەشی لێ وەرگری بەڵام فرسەتی لێ دێنێت دەڵێ ئەم دەوڵەمەندە خوازانێ بەچی وا دەوڵەمەند بووە کورە با منیش دەگەی خۆمی لێ دەم منیش خوازان دەستی چەند کەسی بڕیوە ئەمەی بووە دێ پێڵێ بەداخەوە سیارەکەت عەقڵە ئەمە ئیشی زۆری لەسەر کۆمپیوتەر دەوێت هەتا دەیدۆزمەوە باوەڕ بێ سێ ڕۆژیکە سرم لێ دێ ئەمجا چاک دەبێت کاکە ناکرێ من گەشتیارم باڵم منداڵم لەگەڵە دەڵێ دەوڵە کەیفی خۆتە هەر لای منیش چاک دەکرێت ئەشی دۆزمەوە بەڵام بەو پارەی دەڵێ 10,000 واتە بە کوردی خۆمان 1 ملیۆن دینار 1 ملیۆن دیناریشم دەوێت چونکە دەبێت سێ ڕۆژ خەریکی سیارەکە بم کابرا مسافیرێکە ناچارە ئەڵە کاکە دەچمە وتێر سێ ڕۆژی تر کارتێکم دەیێتەوە عینوانی خۆت لێوەرگرم دێمەوە بۆ سیارەکەم لە سێ ڕۆژی تر وەرەوە بە پشتیوانی خۆم سۆگەرە 1 ملیۆن دیناریشی لێوەردەگرێ ئەی باو لە 1 دقیقە چاشی دەکاتەوە تەلەفۆن بۆ خێزانی کەڵە خوا داوێتی 1 ملیۆن دینار پارەی هەفتەیەکی ئیشی بەلاشم دەستکەوتووە سیارەیەکی دوا مۆدیلیشم دەستکەوتەوە مناڵ حازر کە با بڕۆین بۆ گەشت و سەیران پێی سێ دانە ڕۆژ لەم لاولا پێی دەسۆڕێتەوە هیچی نەبووە سیارە دێتەوە لە کاکە ئەو سیارەکەت ئەویش گەلێک مەمنون دەبێ ڕەن بە شاگردانەکانیشی دابێ و دەستخۆشیشی لێکرد بێ کەسچانی ئەم سیارەیەم بەهۆی تۆوە چاک بوو ئەم سیارە گرانبەها یەک پلاکی شل بووەتەوە هیچ نەبووە پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان دراو سێدووکانی دەبێ ئەمە دەبینێ پێی دەڵێ بەڕاستی کارێکی خراپت کرد کاکە ئەو پیاوە نەشارەزا بوو دەوڵەمەند بوو هەر چیەک بوو بەس ئەو متمانەی بە عیلمەکەی تۆ بوو ئەها چەند بە متمانەوە ئۆتۆمبیلەکەی دایە دەستۆ چەند بە متمانەوە ڕازی بۆ ملیۆنە دینارەکەی دایە دەستی تۆ غەشل لێ کرد دەڵێ کوڕە بابە بڕۆ خوا ئەزانەویش چۆنی پەیدا کردووە 2 هەفتە بەسەر ئەو ڕووداوەدا تێدەپەڕێ کابرا بە حیسابی خۆی زۆر زیرەک بووە چۆن دەگەی لەو کابرایەدا و چۆنی خەڵەتاند و چۆن بڕوای پێکرد کوڕەکەی لەگەڵ یا ئیش دەکا ئیسپرینگێک ئاسنێک لە ناو مەشینەیەک هەڵ دەبڕێتەوە لە قەرینەی چاویەدا لە گلێنەی چاوی کوڕەکەیەدا جاجاری وایە خوا لە خۆت نادا چونکە باوەڕدان لە خۆتدا پێت خۆشترە نەک لە ئەولادەکەت نەک چاوی ئەولادەکەت کوێر بێ ناچار لە سووریا پێیان چارەسەر ناگرێت دەینێرن بۆ لوبنان بە 4 ملیۆن دینار عەمەلیاتەکەی بۆ دەکەن بە 4 ئەوەندە دوکانەکەشی بێ مانگێک بە دیارەوە داخە ئەتۆ حیساب بۆ خۆی پەروەردگار ناکەی ئاخرەوە خوای هەیە بۆیە ئاەتەکە بخوێنەوە لە کۆتایی دەفەرمێ ئەلا يظن أولئك أنهم مبعوثون ئەوانەی کە ئاوا غەش لە خەڵک دەکەن وا نازانن کە قیامەت هەیە و ڕۆژی زیندوو دەبنەوە ليوم عظيم ڕۆژێکی زۆر گەورە هەیە دنیا هەر ئەم چەند سات و کاتە نییە يوم يقوم الناس لرب العالمين ڕۆژێکە خەڵکی لە بەردەمی پەروەردگاری جیهانیاندا دەوەستێنرێن لرب العالمين يعني كابرا جوولەکەیە مەسیحیە یەزیدیە کافرە حرام خۆرە دز بووە هەرچیەک بووە کە هاتە لای تۆ مافی غەشکردنە نییە خوای ئەویشە بەخوا غەدرت لێ کرد خوا هەل لە دنیادا تۆڵە لێ دەکاتەوە جاجار هەیە وەکو ئەو فیتەرە دوای 2 هەفتە خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە بە چەند قات بە 3 قات لە خۆی زیاتر ئەو 1 ملیۆنی لێسان ئەو 4 ملیۆنی بەس لە عەمەلیاتە دانایەوە ئەم وتارم کات جومعەکانی ڕابردوو پێشکەش کرد برادێکم لە سلێمانی بینی وتی وەڵڵای مامۆستا 3 جار گوێم لە وتاری باسی عەقارات و ئەوانە گرتووەتەوە وەڵڵای پەشیمانیم دەربڕیوە بەڵام وەڵڵاهی ئەوە نەم دەستی خەڵک بڕیوە ئەو دەیگوت ساقی و باقی ئەوەندەم ساقی و باقی بەو خەڵکە کردووە هەر نازانم خۆم سەری لێ دەرناکەم بەڵام بەخواوەی خوا باسی کردووە هەمووی لە منە هاتۆتە جێ ڕۆژە پارویەک نانی ڕەحەت منە ماڵەکەی خۆمان نەخواردووە ڕۆژێک ئاسوودەی بەدڵ و دەروونمانە هاتووە ئەو هەموو دەستی خەڵکم بنە شارەزایان بڕیوە لە کڕین و فرۆشتنی زەی و زار و خانوش و قەدا وەڵڵاهی هیچم دیار نییە و بەرەکەت لە ماڵم هەڵگیراوە ڕێک ئەوەی شەرع دەڵێ وایە بەڵێ ئەوەی کە خوای پەروەردگار دەیفەرمێ هەمووی وایە ئەم وتارانەش بۆ ئەوە نییە گومان لەسەر کۆمەڵگا دروستکەین بۆ بە ئاگاهێنانەوەمانە هەمومان یەکەمان خاوەن پیشەیەکین کاتی جومعە تەواو بوو وەختەکەم نەما بابەتەکەش زۆری ماوە لەگەڵمان نابن ئینشەڵڵا لە جومعەی داهاتوودا کۆمەڵە پیشەگەری تر کە هەمومان ڕەن بێت بگرێتەوە با بچین بزانین ئەوانیش لەوەی لیستی جەهەنەم و لە گەڕێکی بێویژدانەکانە پەنا بەخوا شوێنیان گرتووە
یان لە بەهەشتا شوێنیان گرتووە هەردوو ڕێگاکە دیاری کراوە داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای پەروەردگار ئەوەندەمان ڕزق و ڕۆزی حەڵاڵ بەسەرا بڕێژی پێویستیمان بە حەرام نەبێ یا ڕەبی خوا دەرگای ڕزق و ڕۆزی فراوانی حەڵاڵمان ئەوەندە لێ بکەیتەوە پەنا بۆ حەرام نەبین یا ڕەبی خوای هەموو کەسانی لاڕێ بوون بە ئاگا بێنەوە پێش ئەوەی بگەنە شێوەکانی وەیلەکەی جەهەنەم یا ڕەبی خوا لە دنیادا تەوبە بکەن و حەقی خەڵکی بدەنەوە خوای کۆمەڵگاکەمان پیشەوەرانمان دەست پاک و ئەمینکەی هەمومان متمانەمان بە یەکتر هەبێ و بحەسینەوە یا شافی یا الله لەم ڕۆژە مبارەکەدا لەبەر خاتری ئەو دەستە بە دەستنوێژانی کە دوعایان قبوڵ ئەوەی نەخۆشە شیفای بدەیت یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەیت خوای ئەو مسلمانانەی بە کوڵ و بەدڵ ڕویان کردوتە ئەهلی ئەم مزگەوتە دوعای خێریان بۆ بکەن نەخۆشی خەتەریان هەیە یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانیان بدەیت خوای پەروەردگار هەر کەسێ دڵ بەخەمە خوای دڵخۆشی کەی هەر کەسێ هەر گرفتارێکی هەیە خوای بێ بەهانە و هاواریەوە إصلاح حال مامكي رحم بحال مامكي آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون